أمره أو كلاورا شمال سردانينو دبينا يشك لا درسوان لا زانكوي بوليتكنيك شولير بەڵێ دیارە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوانی خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرە کە نزیکەی 6,000 خوێندکار ئەمڕۆ بڕوانامەی دەرچوون وەردەگرن. جا لەنێو ئەم 6,000 خوێندکارە یەکێک لە خوێندکارەکان پەیامنێری دەستگای میدیای 964 بە ناوی دەشتی عارف پیرۆزە بە ناوی دەستگای میدیای 964ەوە چەپکە گوڵی پێشکەش بە جەنابتەکەین بەو هیوایی کەوا خزمەتی زیاتر بە بواری ڕاگەاندن بە دەستگای میدیایی 964 بکەیت. دەمەوێت لێ بپرسم ئەمڕۆ هەستت چییە کە هەروەکو پەیامنێ لە دەستگای 964 و هەروە وەکو خوێندکار کە لە ماوەی ڕابردوو کارت کردووە هەستی خۆتمان پێ بڵێ. سەرەتا سپاس بۆ ئێوە سپاس بۆ خێزای 964 یەکەم وێزەی کارکردنیمە طبعاً هەمیشە قوتابخانەیەک بووە بۆ من بەڕاستی وەکو قوتابی نزیکەی 20 ساڵ خوێندومە ژیانە خۆشی و ناخۆشی تێدایە طبعاً الحەمدوللا زۆربەی ژیانەکەی کە تێپەڕی لە خوێندن بە خۆشی تێپەڕیوە ئیدی شانازی بە خۆم بە خانەوادەکەم دەکەم کە هاوکارم تایرە سەرەتایەکان کە تۆ دێتە ناو خێزای 964 تۆزێک ڕقن لەگەڵت دانەوێت فێرت کەن ئیدی هەندێک جار وایە خوا تۆڕە دەکەن جار وایە بەس تۆ کە دەچێت ناویان لەگەڵ تێکەڵی دەزانی کە ئەو خۆ تۆڕەکردنیان لەبەر ئەوەیە کە تۆ بەرەو پێشەوە بچی کە کارێک دەکەی هەڵەیە پێت دەڵێن ئەوە شتە هەڵەیە یعنی ئەو زۆر شتێکی جیاوازە لە دەستگاکانی دیکە زۆر بە کەمیەک کارمەند هەڵە بکا پێ بڵێ ئەوە هەڵەکەت هەیە ئیدی شتەکە ئەوەیە کە تۆزێت توندن لەگەڵت بەڵام زۆر باشن بڵێ ئەوەی کە کاک دەشتی کە دەرچووی خوێندکاری با بڵێن پەیمانگەی پۆلیتەکنیکی بوو جا من لێرەوە مایکەکەی دەیدەمەوە دەستخۆی هەروەکو پیشەی هەمیشەی خۆی هەوڵ بدات لێرە لەگەڵ هاوڕێکانی قسە بکات فەرموو کاک دەشتی. سپاس سڵاوتان لێوێ وەکو دەزانم ئەمڕۆ لە پیشەکەی خۆم یەکێکم لە قوتابیانی دەرچوو لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ چەند هاوڕێکم قسە بکەم لێرە دەربارەی خوێندن و ئەو 4 ساڵێک کە بەیەکەوە بەڕێوان بردووە. کاک محەممەد سڵاوت لێوێ چاچی حاڵت یەک یادگاریم پێ بڵێ لە 4 ساڵەی زانکۆ کە زۆر خۆشە لات فەرحانە هیچم بە بیر نایە سەواز لێ بنە بکە لە ڕای خوای باشە خوای حالێن هیچ نییە 4 ساڵی زانکۆ چۆن ڕۆی خۆش بوو ناخۆش وەڵا خۆشی ناخۆشی تێدا بووە الحەمدوللا بەس زیاتر لە لایەنی خۆشیەوە باش ڕۆیی یادگارێکت کە لەگەڵ من هەبێ خۆش بێت چ یادگارێ قورعان جا یادگاریەکان زۆرن بۆ نمونەوانەی سەفەر بوون یان لە کۆلێژ لە کاتی امتحانەکان بشۆشیمان زۆر بوو سڵاو لێوێ باشی برا طبعا پیرۆزمان بێ هەم بە خۆم هەم لە تۆ لەو 4 ساڵی خوێندن چۆن ڕۆی یادگاری خۆش ئەو شتانێکە کە بڕۆ ینی چۆن دەڵێ دووبارە نابێت و لای تۆ سەرتا بەخێر بێن دەشتیگیان زۆر لێ پیرۆز بێ پێم خۆش بوو 4 ساڵی تەمەنم لەگەڵ تۆیان بەڕێکرد زۆر ئەزمونم لێ وەرگرتی ڕاستە سەرەتا تۆزە ڕەفیقایەتیەکەمان سارد بوو خۆ زۆر باشە زانی بەڵام ئینسان خۆی وایە سەرەتایی بینی تاکو و کەسایەتی خوێنەوە کاوە بەڵام بەجددی شانازیەکەم بۆی کە تۆم ناسی گرنگە لە کۆتاییەکەی پێکات الحەمدوللا زۆرش لام تایبەتی دڵنیام لەوەش ڕەفیقایەتەکەمان ڕەفیقایەتی زانکۆ نابێ بەردەوامە بێ چونکە دەزانم چەندی عەزیزی لای من و سەبارەت بە ئەو 4 ساڵەی خوێندنش حتما ناخۆشی تایە کۆسپی تایە بەرزایی تایە بەڵام چێژ و سەرکەوتنەکە لەوەیە کە تۆ بتوانانی زاڵبی بەسەر ئەو ناخۆشیانەیە زاڵبی بەسەر ئەو بربەستانەی یەتە پێشت ئیتر پەنا بەخوای ئینشەڵڵا لەگەڵ خۆتان لە لووتکەی بەرزتر یەکتری ئابینینەوە زۆرم هیوا پێێتە سەرکەوت و بیدەشتیگیان چاوی منی با بچین لای یەکەشی دیکە غەسق بەرێرە غەسق طبعا غەسق کچێکی خۆشەویستی ناو کلاسەکەمان غەسق چۆنی بە کوردی قسەکەیان بە عەرەبی هەردووتێک کەڵوشتێ نییە جەنابەت کە هاتی کوردەکەت باش نەبوو ئێستا کوردەکەت چۆنە فێر بوو والله لەو 4 ساڵ زۆر باش بووم لە کوردی هەتا لە ینی لەگەڵ برادرم هەموو ینی یارمەتی کردێت الحەمدوللا باشە بێ لە نەرمین و میدیا و هێلینی چێ زۆر برادەرتە والله تقریبا ئیمە هەموو برادرن ینی هەلە هەگەڵ هەموو قسە دەکەن لەگەڵ هەموو ینی یارمەتی دەکەن لە خاصەن لە کولێ لە کاتی کولێە ینی هەموویان بەتەمای بخوێنی تۆ یان بەسە والله بەتەمام ماستەر تەواو دەکەم ان شاء الله